لبرئي منال جناحا يعني نخوش من حزكم يارمتيان بم من لە قوتابخانەی کۆمار مۆنتیسۆریم لێرە ئەم ئێوارەیە فیستیڤاڵێکی هونەریان ساز کردووە هەرچەنە پشوو قوتابخانەیە بەڵام فیستیڤاڵێکی گەرموگوڕ لێرە ساز کراوە لە ئێستادا دایک و باوکێکی زۆر هاتوونەتە ئێرە لێرە بەڕێوەبەری قوتابخانەکەی لێگە فەرموویتە ئێرە سڵاوی لێ بێم کاتەوە باش بۆچی بە دیاریکراوی دوای قوتابخانە و دەوامی قوتابخانە دەستان کرد بەم فیستیڤاڵە بەڵێ ئێمە کو قوتابخانەی کۆمار مۆنتیسۆری دیارە ساڵانە کە پرۆگرامی خۆماندا ئەنین بە پێی تەقویمی خۆمانە بووە لە 34 ئەم فیستیڤاڵەمان کردایە بەڵام وەکو بەڕێستان ئەزانن بە بۆنەی ئەو زۆرۆفەی کە ڕوویە و ئەو پشوە نەخوازراوەی کە ڕوویە مناڵەکانمان نانتوانی بە پێی پێویست پرۆڤە بکەن بۆیە ئێمە هەرسوور بووین لەسەرەوەی کە بێ فیستیڤاڵەکە بکەین هەرچەنە کارتیان وەرگرتو هەموو نەتیجە وەرگیراوە بەڵام خۆشحاڵ بووین بەوەی کە مناڵەکانمان پابەند بوون بە کاتی پرۆڤە و توانیمان جێبەجێکەین کە کار وەرەگری و دەرەجە وەرەگریەیە تۆزە بێمنەتە بێ لە قوتابخانەکە بەڵام لەخوا بەزیابێ یعنی زۆر بە ڕێژێکی زۆر باش پابەند بوون یعنی وای لێ هاتبوو کاتەکانی خۆیان نەزانی لەو کاتەیە هەموو حازرە بوون و ئیتر لەدان لە ماڵی شەوە یعنی دایک و باوکمان هەبوو ئەیود لە ماڵی شەو نان و ئەومان بۆ بۆی مناڵەکەم هەر پرۆڤ ئاکات ئیتر زۆر باش بوو بۆ ئێمە چەندە گرنگی بۆ مناڵانە دەم جۆرە فیستیڤاڵانەیە بۆی کە توانی ئاستێکی بەرز پێشەش بکات بەڵێ خۆی مۆنتیسۆری بۆ هەموو ئاستێکە یعنی بە تایبەتی بڵین بۆ ئەو ئاستانی کە ئەگەر خەلەلێک هەبێت بەڵام ئێمە لێرە هەرەوەی بە یەک چاوسەیر ئەەکەین و هەوڵ ئەین ئەو توانە شاراوەی کە هەیەە دەری بخەین و ئەگەر بە ڕێزیشتان دیقەتان نابێت لە ڕێشانەوە لە ڕێ گۆرانی و لە ڕێی بەرنامی زانستیەوە بێ هونەریەوە بێ هەڵی خۆمان ناوە و بەردەوامیژە بین بە دڵنیایی مەکتەبی ساوای لێ تۆ گۆرانی شێپی ئەڵێ پێمە بەس ئەی ڕقیبەکەمان نەزانی چۆین تۆ باش زۆر بەچی بەشداری و کرد وەڵا لە دانسێک و گۆرانی و ئیشی دکتۆری دکتۆری بەڵێ بەتەمای کە گەورە ببی بەچی دکتۆر دکتۆری چی مناڵە دکتۆری مناڵان بۆ مناڵ لبرئي منال جناحا يعني نخوش من حزكم يارمتيان بم إسا منالي بتقوله هي شش مانجو أنا زو جناحا كنخوش بن بزين بيانات وحزكم يعني تشاكي عم كمو يارمتيان بم لە چی و حەزی لەمە کردووە والله كأتشم بماركش تي دكتورة لما بيني إنجا كسي يوتيوب ماجر أو يوتيوبر كان شتيان حزلي بوي دكتورة أنا جر منيش أتشم أمكري ببوكا كانوا تاقيمة كردو حزم ذكر. ئەستا چوو دەسە بووکانە تاقی کردوێتەوە والله قەسی دڵیان بۆ کەیت و زەختیان بۆ گری بلى أنا بلى چەندێک هەوڵی بۆی کە بۆی ببی بۆ دکتۆری کە خۆ باسیەکەی هەر هەوڵی خۆم باشترین هەوڵی خۆمێن سەرپۆلی چەندی چواری بەڵێ ئەی دەرەجی باشێنە بەڵێ ئەی هەوڵ بۆ زمانەکانیت چ زمانێک چەند زمانە زانی وەڵام من تورکیە زانم ئینگلیزی زانم کوردیە زانم تۆزی عەرەبیشە زانم بەڵێ لەگەڵ جپان کۆریش بەڵێ گۆرانیە زانم گۆرانی بڵێ یان قسەی پێ بکەی تۆزی قسە زانم گۆرانیش زانم ئەدەی پێم بڵێ سڵاوتان لێبێ ئەم ئێوارەی ئێمە لێرەین کۆنیچیوا سڵاوە ئاوایی ئەو شتانە ئەزانم یعنی سڵاوکردن ئەزانم بەخێر بێن ئەزانم بەس ناتوان بیڵم بەتوانی ئەی تووشیەکە چی؟ تووشی بە تووشی پێم بڵێ merhaba hoş geldiniz nasılsın اینجا من لەگەڵ کەسەکەی قساکەم تۆ جوانمەی تۆ من بەخێر هاتن دەکەم و ئاوای ئەو شتانە دەست خۆش بێ سڵاو بۆ تۆ و بەردەوام بە بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە تایبەتە بەو فیستیڤاڵێک کە لە قوتابخانەی کۆمار مۆنتیسۆری ئەم ئێوارەی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت تایدا فیستیڤاڵێکی گۆرانی و شان و موزیک و چەندی بابەتی دیکە لێرە بەڕێوە دەچێت